ئەتەوێ بە زمانەکەت وەسیەتێ بکەی ناتوانێ بۆ ئەتەوێ گوێبیستی گریانیان بی ناتوانی هەموو ئەندامەکانی لەشت لە پاو دەست کەوت لە بیستن و بینین کەوت ئێخوە ئێستا نەکەوتووە ئێستا دەبیستین بەڵام دەبێت بزانین ڕۆژانە چی دەبیستین چاوەکانمان دەبینێ دەبێت بزانی تۆی مسڵمان تەماشای چی دەکەی دەستەکانت پێت بەخشراوە دەبێت بزانی دەست بۆ چی درێژەکەی زمانی پێت بەخشیوە دەبێت بزانی چی دەرەبڕی ئەندامەکانی لەشتیش لە ساغن دەبێت بزانی چۆن چۆنی کردەوە بۆ پەروەردگارەکەت ئەنجامەدەی واتقوا يوما ترجعون فيه إلى الله واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون